ئەو کاتت باش خوێندکاری ژیر بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە چل. لە لاپەڕە چلی ئەو کتێبە بابەتێکی نوێیە، ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. پێش ئەو بابەتە نوێی پێداچوونەوەی خێرا ئەنجام دەدەم. وەکو دەبینن لێرە هێما یەکسان هەیە، واتە دەبی ئەو یەکسانیە بپارێزین لای چەپ وەکو لای ڕاست بی، لە بەهایەکەیان وەکو یەک بی. لە لای ڕاستی هێمای یەکسانە بە چ هەیە؟ 6 کۆ 8 کۆ لێرانە دەبی ژمارەیەک بنووسم. پێش هەموو شتێک 6 کۆ 8 یەکسانە بە 14، لێرەش 19 هەیە، لێرە 14 هەیە. ئایا چەند کۆ بکەمەوە لەگەڵ 14 دەبیتە 19؟ بێگومان دەبی بزانین 14 کۆ 5 دەکاتە 19. تەواو بوو. پرسیاری دوو، لە لای ڕاست 9 2 کۆ 7 یەکسانە بە 9، لە لای چەپ 18 9 لەگەڵ چ کۆ بکەمەوە دەبیتە 18 لەگەڵ 8 9 لەگەڵ 9 ببورن 9 9 دەکاتە 18. ئەو جارەی پرسیاری سێ، 5 کۆ 4 یەکسانە بە 9، لێرەش 16 هەیە، 9 کۆ بکەمەوە لەگەڵ چ ژمارەک دەبیتە 16 9 لەگەڵ ژمارە 7. پرسیاری چار، 3 کۆ 8 یەکسانە بە 11، لێرەش 17. ئایا 11 لەگەڵ چ کۆ بکەمەوە دەبیتە 17؟ 11 لەگەڵ چ کۆ بکەمەوە دەبیتە 17؟ لەگەڵ ژمارە 6. 11 و 6 دەبی بە 17. پرسیاری 5، 4 کۆ 6 دەکاتە 10، لەو لایەش 15 هەیە، 10 لەگەڵ چ کۆ بکەمەوە دەبیتە 15 لەگەڵ ژمارە 5. ئەوە تەواو بوو. ئێستا دەینە سەر بابەتی ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. ڕێگاکانی شیکاری پرسیارەکان. پرسیار ئێرە دەخینمەوە: دڵشاد و شنەی خوشکی ئارەزووی یاری شەترەنج دەکەن. شنە 8 خولی بردەوە، دڵشاد 2 خولی بردەوە. پاشان واتە دوایی 6 خولی تری بردەوە، واتە هێشتا هەر باسی دڵشادە. 2 ئەوجا 6. ئەوە ڕۆژی یەکەم. شنە 8 دڵشاد 2 ئەوجا دڵشاد 6، واتە ڕۆژی یەکەم ئەوها بوو. ڕۆژی دووەم شنە 3 خولی بردەوە، هێشتان شنە 3 خولی بردەوە ڕۆژی دووەم. دڵشاد دەبێ چەند خولی تر بباتەوە بۆ ئەوەی بەرامبەر بێ لەگەڵ شنە؟ ئەوە هەر زۆر ئاسانە. لێرە هەتا ئەو جۆرە پرسیارانەشی تەڵکەین نووسرایە، دەبی لە پرسیارەکەی تێبگەین بێگومان بزانین داواکراو چییە، چمان لێ داواکراوە. ئەومان لێرە لێ داواکراوە ئایا دڵشاد
دەبێ چەند خولی تر بباتەوە هەتا ژمارەی خولەکانی وەکو خولەکانی شنە بێ. ئەوە داواکراوە. ئەو زانیاریانەی بەکاری دێنی چنە، بێگومان ئەو زانیاریانە لە پرسیارەکەی هەیە. هەرچەند زیاتر پرسیارەکەی بخینینەوە باشتر لێی تێدەگەین. ئایا زانیاری تر هەیە بەکارت نەهێنابێ؟ هەندێک جار زانیاری هەیە لە پرسیارەکە بەڵام پێویستمان پێی نییە. کە لە پرسیارەکەی گەیشتین ئێستا چ دەکەین؟ پلان دابنێ. ئەوجا پلان دابنێ کام ڕێگا بەکاردەهێنی بۆ شیکارکردنی پرسیارەکە. ئەوجا نمونەیەک دروست بکە بۆ ئەوەی ڕوونی بکەیتەوە کەوا دڵشاد پێویستە چەند خول بباتەوە تاکو بەرامبەر بێ لەگەڵ شنە. نمونە دروست دەکەین، واتە هەندێک جار خشتەیەک دروست دەکەین، هەندێک جار وێنەیەک دەچێشین، هەندێک جار هێڵکاریە، هەندێک جار ڕەنگکردنە. پەپکەکانی ژماردن بەکاربینە. لێرانە پەپکی ژماردن هەیە، واتە هەروەکو دوگمە یان شێوەی بازنەیە بەکاریان دەینین بۆ ژمارکردن ڕەنگاوڕەنگن هەتا بزانین. ئاسانکاریە بۆ شیکاری پرسیار. لێرە نووسرایە پەپکەکانی ژماردن بەکاربهێنە نواندن بۆ ئەوەی بزانی، تۆزێک باش نەنووسرایە، شنا چەند خولی بردۆتەوە و دڵشاد چەند خولی بردۆتەوە. کە ئەو شتانەمان هەموو دروست کرد و زانیمان، ئێستا ئەوەیە پەپکەکانی ژمارکردن وەکو بازنەوەیە یان وەک دوگمە. ئێستا دەینە لای شیکارکردن. چۆن ئەو ڕێگایە بەکاردێنیت لە شیکارکردندا؟ تەختەی کارکردن و پەپکەکانی ژماردن بەکاربێنە بۆ نواندنی ژمارەی خولەکانی کە هەریەکە لە دڵشاد و شنە بردوویانەتەوە. کە ئەو بازنانە بەکاردێنین یان ئەو پەپکانە بەکاردێنین، لێرە پەپکەکانی شنە زەردە، پەپکەکانی دڵشادیش سۆرە. گوتمان تەماشای ئەگەر تەماشا بگەڕێنەوە لای پرسیارەکە یەکەم جار شنە 8 خولی بردەوە. ئەگەر تەماشاکەین لێرە شنە 8 خولی بردەوە. شنە 8 خولی بردەوە. دڵشاد 2 خولی بردەوە یەکەم جار، 2 خول، ئەوجا 6 خول. لێرە شنە 8 خولی بردەوە، 8 پەپک دانرایە، 8 ژمارە لە ڕۆژی یەکەم. دڵشادیش یەکەم جار 2 خولی بردەوە، دوایش 6 خولی بردەوە، ئەویش هەر ئەوە لە تەنیشتێک دانراینە. ئەوە ڕۆژی یەکەم. ڕۆژی دووەم شنە 3 خولی بردەوە. دڵشاد نەنووسرایە چەندی بردەوە، بەڵام داوا دەکرێت ئایا دڵشاد دەبێت چەند خولی تر بباتەوە هەتا وەکو شنەی لێبێ. کە بگەڕێینەوە لای پەپکەکان، ڕۆژی دووەم، ئەوە ڕۆژی دووەمە کە شنە 3 خولی بردەوە. لێرە دڵشاد نازانین دەبی چەند خولی بباتەوە هەتا وەکو شنەی لێبێ، بەڵام ئەوەی ئەمە دەیزانین چییە؟ لێرە شنە 8 بردیتەوە، لێرەش 3 بردیتەوە، کۆیان دەکەینەوە، واتە بە 2 ڕۆژ 11 خولی بردیتەوە. دڵشاد 2 خولی بردەوە ڕۆژی یەکەم لەگەڵ 6 خول، ئەویش ئەگەر کۆبکەینەوە ئەویش هەر دەکا 8، واتە دڵشادیش دەبی لە ڕۆژی دووەم 3 خول بباتەوە هەتا 8 کۆی بکەینەوە لەگەڵ 3 بکاتە 11، وەکو شنە 8 و 3 بکاتە 11. واتە زۆر ئاسانە. دڵشادیش ڕۆژی دووەم، چونکە ڕۆژی یەکەم بەرامبەر بوون، هەر 1 و 8یان بردبووە،
هەرچەندە ئەوها نووسرایە لە جیاتی لێرە نووسرایە 8 لێرە نووسرایە 2 کۆ 6 بەڵام هەردەکا 8 لەبەر هەندێک لە ڕۆژی دووەم دڵشادیش پێویستە 3 خول بباتەوە خولی هەتا ببیتە 3 هەتا ببیتە بەرابەر لەبەر هەندێک پرسیارەکە ئاسانە چونکە ژمارەکان ئاسانن ئەوجە چ دەکەی ڕستەی یەکسان بوون بنووسە ئەو نمونەیە دەبڕێ کە نمونەکە دەردەبڕێ ڕستە یەکسان بوون ئەو یەکسانیە وەکو دیوارەکە لە مابەینی شنە و دڵشاد ئەوە ئەو لایە لای ڕاست ژمارەی شنەیە لای چەپیش دڵشاد شنە 8 و 3 کە دەکا 11 دڵشادیش ئەویش هەردەکا 11 2 کۆ 6 کۆ 3 کەواتە دڵشاد پێویستە 3 خول بباتەوە بەڵام ئەو 3 نەبوو بە خۆمان ئەو 3ەمان دیتەوە گرنگترین شت ئەوەیە خوێندکاری ژیر ئەو ڕستە یەکسانیە کە زۆر گرنگە هەمیشە ئەو لایە کە لای ڕاستە دەبی وەکو لای چەپبی لە بەها نەک لە ژمارەکان جیاوازن بەڵام کۆکردنەوەکە و بەهایەکەیان سەرجەمەکەیان وەک یەکە لێرە هیچ 8 نییە لێرە هیچ 2 نییە بەڵام کۆیان دەکەینەوە وەکو یەکە هەمیشە دەبی لای ڕاست وەکو لای چەپبی لە کاتی بەرابەر ئێستا لەو ڕاهێنانەی ڕێگاکانی شیکاری پرسیارەکان تەواو بووین لەبەر هەندێ دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی